بەخێر بێن بۆ ناوەزەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەڵاح. ئامرازەکانی شوێن بە فارسیەکی ڕەوان. زیر، زیر، زیر. ژێر، ژێر. توپم زیر ماشینه. توپم زیر ماشینه. تۆپەکەم لە ژێر سەیارەکەیە. تۆپەکەم لە ژێر سەیارەکەیە. روی، روی، روی. لەسەری، لەسەری. لیوانم روی میزه. لیوانم روی میزه. لیوانم روی میزه. پەرداغەکەم لەسەر مێزەکەیە. پەرداغەکەم لەسەر مێزەکەیە. کنار، کنار، کنار. تەنیشت، تەنیشت. محمد کنار زنش وایساده. محمد کنار زنش وایساده. مەمەد لە تەنیشت خێزانی وەستاوە. مەمەد لە تەنیشت خێزانی وەستاوە. پشت، پشت، پشت. دواوە، دواوە. اون بچه پشت مادرش قایم شده. اون بچه پشت مادرش قایم شده. ئەو منداڵە لە پشتەوەی دایکیەوە خۆی شاردۆتەوە. ئەو منداڵە لە پشتەوەی دایکیەوە خۆی شاردۆتەوە. بالا، بالا، بالا. لەسەرەوە، لەسەرەوە. اون ماشین از بالای پل افتاد پایین. اون ماشین از بالای پل افتاد پایین. ئەو سەیارە لە سەرەوەی پردەکەوە کەوتە خوارەوە. ئەو سەیارە لە سەرەوەی پردەکەوە کەوتە خوارەوە. سمت راست، سمت راست، سمت راست. لای ڕاست، لای ڕاست. من سمت راست وایسادم. من سمت راست وایسادم. من لە لای ڕاست وەستاوم. من لە لای ڕاست وەستاوم. روبرو، روبرو، روبرو. بەرامبەر، بەرامبەر. بیمارستان روبروی خونمونه. بیمارستان روبروی خونمونه. نەخۆشخانە بەرامبەری ماڵمانە. نەخۆشخانە بەرامبەری ماڵمانە. سمت چپ، سمت چپ. لای چەپ، لای چەپ. سمت چپ کیه؟ سمت چپ کیه؟ لای چەپ کێیە؟ لای چەپ کێیە؟ جلو، جلو، جلو. من لە پێشی دوکانەکە دانیشتووم. من لە پێشی دوکانەکە دانیشتووم. من جلوی مغازه نشستم. من جلوی مغازه نشستم. من لە پێشی دوکانەکە دانیشتووم. من لە پێشی دوکانەکە دانیشتووم. میان، میان. بین، بین. نێوان، نێوان. توی،
توی داخل داخل ناوەوەی ناوەوەی پولهام توی داخل گاو صندوقه پولهام توی داخل گاو صندوقه پارەکانم لەناو قاسەکەدایە پارەکانم لەناو قاسەکەدایە بیرتان نەچێت چەنەڵی مەمەد سەلاح لە یوتیوب سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن